بەڕێزان و کاتتان باش ئێستا سەر لە نوێ هەندێک قسە و باز دەکەین هەندێک زانیاری نوێ لە بۆ من هاتیە ناچارم بڕوا بکەن هاوڕێیان کاتێکی زۆر لە من دەکوژی و ترس لە قسەکردنەکە دەزانین لە چدا هەیە یە خەلەلی گچکەم هەبی لەسرم دەبتە ماڵ لەسرم دەبتە ینی نەک لە ڕووی ئەوەی کە بترسی نەباب ئەو دیوە نا ئەو دیوەیتکە ئەو دیوەیتکەی کە غەڵەتێکت هەبی لە دەو دەربڕین لە هەڵەیەک هەم سوپایەک خەڵک دوژمنت هەیە هەمیش یعنی مزداقێتت دەڕوە بەخێر بێن هاوڕێیان وەرن شتی نوێ و باشەیە شتی نوێ و باشەیە هەوڵ دەدەین هەندێک قسە بکەین من زانیاریەکان زۆر دەبی بۆ دەیکەمە لایڤ ئەگەرنا هەر حەزم لە 34 دەقەیە دەزانم ئەو شتە باشترە ئەو ڕێگایە باشترە برا بەڕێزان شێخ زەفەر کورە بوویتە ئەوە ها ڕقم قیاسی شکاندە وەڵا برا لە سۆسیال میدیا تڕی ئومێد خۆشنا و ئاری هەسین نازام شاسوار ئەوانە پۆپیلارن لە سۆسیال میدیا تڕی ئەوانەی بڕیە شێخ زەفەر بازارت گەرمە شێخ زەفەر بەخوا ئەمن بۆ خۆم لە کۆنی شۆڕق یعنی ئەوەم لێت کابرایەکی زۆر ئەو بەر و بێمڕاڵ و دز و گەندەڵ و مافیا چێک لەو دز و گەندەڵ و مافیایانەیە ئێستا هەواڵە سەیریان لەسەر شێخ زەفەر پێگوتم پێتان دەرم بەخێر بێ ناوڕێیان سوپاس بۆ ئەو کاتایی کە دێن لەگەڵ یەکتر کات دەبەینە سەر بزانم چ گەمەیەک هەیە بەڕێزان من بەڕاستی ینی هەوڵ دەدەم قەزەی لالەزار کەمتر بکەین بچینە سەموچە ڕۆژئاوا عێراق هەرێم یعنی ئەوانە وەزعی زۆر خەتەرە کورە برا کاکە 90 ڕۆژ دیاترە مەعاش خەڵک مەعاشی نەچتە ناو ژیفانی یعنی فاسڵەکەیە مانجی پێنجان دەبەست بە معەدەلی خەڵک وەزعی خراپە بە قوربان خەڵک وەزعی خراپە چاوی من ئەوە گرنگترە لە بۆما لالەزار من دژی دووشتم ئەگەنا بۆ خۆیان چ دەکەن چ ناکەن ئەو چێشەی ئێمە نیە چێ بەسەر چێ دەکەویتن چێ زیاتر لێک چێ ڤیدیۆی ئەو شتانە یعنی ئینسان لەدا سۆسیال میدیا هەوڵ دەکە ڤیدیۆیەک دەکەم من ئێستا ڤیدیۆ دەکەم پەیامەکەم پێیەکە پەیامەکە چ خیانەتەکەیە لە باشوور لە بەرامبەر پرۆژەیەک کە لە قازانجی کوردە چۆن تورکیا و ئێران بەکاریان دەینین بنمونە من نایم لە بۆ ڤیۆی هەندە ڤیدیۆ و دەنگ و نازام یعنی بەگشتی دەڵێم بێم خەبەر بڵاوکەمەوە دەیان شتێ دەدرێتە من بڕوا بکە دەست پێ دەکەم هیچ پەیامی تێدانە ئینسان کە ڤیدیۆیەکی کرد مەسەس ئەو ڤیدیۆیی کە ئەوە ڕۆژ دەرە بیکوژم ئەوە زۆر گرنگە لەبەر ئەوی وەحشەتی هێزەکەی کۆماندۆ دیارەوازم ئەو دیارە دەورەشی زۆر خەتەر و خراپی هێزەکی مرتەزەقەی هەیە پاڤل و لە قوبات یعنی دەبینن بە خۆتان خۆستا بە ڤیدیۆ هەیە پێویست ناکە ئەمە هیچ قسە بکەین ینی ڕسمەکانی چ دەورەکی خراپ دەبینن زۆر گرنگە ئەو بربەریەتە ڕسوا بکرێ پەیامەش تێدایە کورە کاکە جان بە قوربان ئەوجا ئەمن دووشت ئەوەی لالەزار ئەمنی هەژاندی ینی لە ئەوەلیەوە کاکە کۆمەڵ کوژی کرایە ئەوە بە مەناڵێن ناڕاستە کەناڵی هەشتا زێرابەکەی یەکێتیش تا ئەن هاوڕێیان تازە برادرێک ئەوە هەرە تا هەندە برادەر دێم هەندە قسە بکەم سێژی جوانی کردی وەڵڵاهی کەناڵی هەشت و کەناڵی ئاوا وەکو ئاودەستی کۆن هەبوو خەڵک شتی لەسەر دەنووسی ڕێک ئەو دەورە دەبینن ڕێک ئەو دەورێنە ئەینەن گوڵان و کۆنی گەلی کوردستان بچ بوو لە هەودێرەژە شەڕی ناوەخۆ دەورەشی زۆر خراپ لە ئەوە دەبینن جۆشدانی خەڵک لە بۆ شەڕ و ناخۆشی ئێمە ئەمن باوا بڵێ ئەمن دژی ئەوەم کە 56 گەنجی کورد بە کوشتن درایە کە 100 ڕێگای ترابوو نامێ دووبارەی بکەمەوە پاڤل و قوبات زیاتر پاڤل و قوبات خراپترین و خەتەرترین ڕێگایان هەڵبژاردیە چییە شەڕ 4 سەعات ئەوە دوو شارە کو دەبێ ئەو هات بۆمبە من ئەلەوە دژم پێدا دەگرم ڕێگا چارەسەرەکان 1000 ڕێگای تر هەبوو خراپترین ڕێگەیان هەڵبژارد و 56 گەنجی کوردیان لە ململانەی دوو ئامۆزا بە کوشتندا کە چکۆ شەڕی هیچ دژی داعش نییە و لە غەڵەتی سیاسی خۆیانە ئاو کات شارێک ئەتووا مامەڵەی لەگە دەکەی وە سلێمانی بەرەو ئەو سلێمانی هەموومە هەوڵماندا هەولێر ببتە سلێمانی
کەچ سلێمانی بووە هەولێر خراپترش. بەڕێزان بەخێر بێن با بچینە ناو بابەت هەروە خەبەر دێ بەڵێ چێم لێیە ئەگە چات دەنێرن بەڕێزان خۆڵ ناو خەبەرم بەڵێ بەهەرحاڵ هاوڕێیان ئەوروپا ئەمریکا ئیسرائیل بە ئاشکرا بە هەرێمیان گوتیە ئەمە لەو زەمەنەی ئێستا شەڕمان ناوێ مەشاکیلمان لە هەرێم ناوێ ئەوە دەبینن لە عێراق شایتەوە هاتە هەرێم لە عێراق شایتەوە هاتە هەرێم کەچی لە هەرێم دایانەوێ ببتە شەڕ شەڕەکی زۆر ئەوە تەبعەن من قسە ناکەم هەندێک شتێ هاوڕێیان یعنی ئەگەر هەبوو شەڕ و پێکدادانێکی زۆر گەورە بکرێتن لە مابینی هەردوو بەرە تێکدری بەر بەنۆز ئەکا فتنەی ئەو شەڕ ئەوە چێە ئێران و تورکیا مەسەستا زانیاری نوێتر ڕۆژانان لەگەر ڕووداوەکان زانیاری نوێتر بە دیار دەکەوی ئەوە هەر شەڕی دوو ئامۆزا نەبوو شەڕی ئێران و تورکیا شتێدا هەبوو شەڕی پارتی و یەکێتی شتێدا هەیە لەسەر ئەو نقطەیە چۆن تورکیا و ئێران هەوڵ دەدەن شەڕەکانی خۆیان ببەنە دەرەی وڵاتەکانیان ببەنە دەرەی وڵاتەکانیان ببوورنەوە فەس بخواوەندە چات دێ لەسەر دێت سەر شاشەی بەهەرحاڵ ببەنە دەرێ دوو دەستکەوتێکی زۆر گەورە لە بۆ کورد لە ئارادایە کە ئەمریکا و ئیسرائیل لە پێناوی قازانجی خۆیان کورد بکەنە حیمایی بەرژەوەندەکانی خۆیان بەرژەوەندەکە لەو مابینەش خێرێک بە کوردەکە وەکو هەزار جار گوتمانە بیرە نەفتێک مەسەرەوە دەکرێت دەرێتە هەندێک کەس ئەتوو سەرپەرشتی نەوت سایق بە و ئەتوو معاشەشی وات دەدرێتەوە یعنی خێرێک لە بۆ ئەوەش دەبیت دەستکەوتێکی گەورە لە بۆ کورد لە ئارادایە ئێرانی تورکیا بەزیرەکانە دایانوێت ئەو دەستکەوتە لە کورد تێک بدەن چۆن خەتی داوتێ ئەمە ئەوە ساڵەکە لەگەر ڕوخانی ئەحمەد سووریاوە ئەڵێن کاکە خەتی داوتێ ئەو خەتە چییە ئەوە تەل ئەبیب دێتە سوێدا لە سوێدا دێتە دێرە زوور تەنەف دێتە ڕۆژ ئاوە ئەبێ ئەو خەتە هەبێ ئیسرائیل ئەو خەتە دەکاتەوە هەتا باشوور شەڕیان ئەو خەتە استراتیجی هەم عمقەکی ئاینی پیرۆزیە لای ئیسرائیلیەکان بۆ خۆشتان دەزانێنی هەزار جار وتمان ئیسرائیل لای زۆر گرنگە هەم عمقەکی دینی هەیە کە وەکو بەرەو ئیسرائیلی گەورەی و نازانم هەمیش شەڕی وزەیە بە قوربان چێ وزەی هەبی هێزی هەیە رووسیا بە قووەترین چەکی لە شەڕی ئۆکرانیا وزە بوو هەمومان منتەهینە پێگەی هەر وڵاتەکی بە وزەکەیەوەیە بۆیە تورکی ئەمریکا و ئیسرائیل هەوڵ دەدەن ئەو خەتەی بکەنەوە لە بۆ ئیسرائیل تا وزەی باشوور ڕۆژ ئاوا شەرقل ئەوسەد بەو ڕێدا ببن تورکیا ئێران لە هەندێشت هاو بەشن لە هەندێشت دژن تورکیا دژی ئەوەیە لەبەرەوەی مینای جیهانی لێدارجیش دەکرێتم یعنی دەبتە مینای جیهان مەگەر تەماتە و خیاری لێ بەفرۆشی دوای ئەوە بۆیە تورکیا ڕێگری دەکات لەسەر ئەوەی وزەکەی لە دەست نەچی بەو ڕێگایە و هاوکات کێشەی کورد خێر و بەرەکەتی نەمینێ ئیسرائیل و ئەمریکا پێویستیان بە خەتەکەیە لە بۆ کورد پێویستیان بە کوردە لە بۆ ئەو خەتەی تورکیاش دەیەوێت خێری لە بۆ کورد نەبی ئەلێرە چ دەکەن تورکیا و ئێران شەڕ دروست دەکەن لە عێراق بڕوا بکەن ئێران تورکیا هەردوو لە فتنە هەڵ دەکەن لە عێراق لە هەرێمی کوردستان لە سووریا تخوا وەزع باران هات لەمیشە دەرێمە لە ماڵە لە بە کچەکی ئاوتیزم هەیە دەنجی هەیە نابی بێ دێمەتەرێش ئەوەیە لە ژووریش تاریکە بەهەرحاڵ تورکیا هەوڵی جددی دەدا لە عێراق لە سووریا لە هەرێم شەڕبی حتا ئەو معاش نەدانە زەختی تورکیایە دەیەوێت هەرێم نەفت تەسلیم نەکە عێراق تووشی مشکیلە بکاتن یعنی ئەوان خێر لەو شەڕی دەبین چێ ئەو کارەکتەرانە دەبینی ئەحمەد شەرع چێ کارەکتەر دەبینی مەسرۆر بارزانیە لۆ تورکیا چێ کارەکتەر دەبینی لە دەڤەری ئەوە پاڤل تاڵەبانیە ئەو دوو وڵاتە هەم لە پێناوی ئەوی دەستکەوت نەگاتە کورد هەم لە پێناوی شەڕ ببەنە دەرەوە هەم لە پێناوی ئەوی وزە اقتصادی تورکیا چکو تورکیا دوو چەکی هەیە لە بەرامبەر ئەوروپا و ئەمریکا یەک وزە دوو کۆچبەر ئەو خێر لە شەڕ دەکاتە کۆچبەر دروستبی
خێر لە وزەکەش بەوەی دەکە قازاندەشی اقتصادی و حسابی لۆ دەکرێت یعنی خاڵەکەت قووەتەکەت هەیە وەکو کە ڕۆژنامە نووسێک دەچی تەقدیم دەکە کەیسێک تەقدیم دەکە تەماشای دەکەن دەنجی کووە بەهرەی کووە پێگەی کووە جوانی ئەگەر ژنبی کووە مەسەلەن سەر ئەوانە لێکرد ئێتر چارە و دووسێ شتەی هەیە ئەوەی لێ ببرن هیچ نامینێ بۆیە بەچێیان کرد بەو دووبەرەیان کرد بەو دووبەرە ئەو دووبەرە هەم خەتی لاهوروان خەتی لاهوروان تەنسیقیان نەبووە لەگەر تورکیا لەگەر هەیەم بووانی ئینسان ناتوانین کۆڵیلەوەکە پارتی مەسرور بارزانی ئەژی ئەمین لەگەر ئەو بەرەیە بوونا مەسەلەن لاهور و ئەوانە شێخ زەعفەر و زۆری ترە من قسە ناکەم هەندە شتە ئەخلاقیەن لەو لایت کەش پاڤل لەگە ئێران تەنسیقی هەیە تەنسیقی یعنی ئێران و تورکیا لە هەندێک شت هاوبەشن لە هەندێک شت زۆرتن لە قەزیەی کورد هاوبەشن لە تەحویلکردنی کێشەی شەڕی خۆیان لە ناو وڵاتەکانی خۆیان لۆ دەرێ هاوبەشن لە مەشغوڵکردنی ماندووکردنی ئەمریکا و ئیسرائیل سەر ئێشەم هاوبەشن لە اقتصاد مەسەلەن هاوبەشن هەندێک زۆر شت شێن شەڕی خۆیان دەگەن بۆ ئەوەی لالەزار بڕوا بکەن هەر یەکە قازانجی خۆی هەبوو هاوڕێ من نقطەیەک بڵێم ئەو ململەیانیانەی کورد لەگەر یەکتری ئەو شێوە هەڵە بیرکردنەوەانە ئەو ڕێگانەدان مەسەلەن یعنی هەندەشت دەبی وایە یادی سوێج ئابە یەکێتی وای لە پارتی کرد بەرەو ڕوخان دەڕا ڕاست و دەبابەیکینە پاڤل وای لە لاهور کرد وای کرد چوو لەگە هەولێر نزیک بووە هەتا زۆربەی ئەوانەی یعنی پاڤل کەسەی نائیداریە وەچی باوچی نییە گەنجن تا ئیشە تووڕە دەبی هەڵدەچی یعنی زۆر تووڕە دەبی لە بڕی ئەوەی دەست بە سەر ئەوانەدا بینی مەزەن بەنمونە بڵێن لاهور دەری کرد کۆدەتای لاهور خۆی پێ خوددایەک بوو لە دەڤەری سەوس بەگەر ئیسلامیەکان بە هەڵەت تێم نەگەن کاگە هینای سفر هەشتە موزی کرد تێم دەگەی هەموو جەماوەرەکەی لێبرد بە ئەرهاب و بە پارە لە ئینتخابات لەگە ئێران تۆسیقیان کرد و ئەوە کرد یەک لە شەرتەکانی ئەوە بوو کە نابی لاهور دەنگ زۆر بینی دوو کورسیاندایە هیچی لێ نەهێشتەوە پاڵی پێوە نەبڕۆ لە نزیک لەگە ئەو بەرەیانە نزیک بەوە بەنمونە یعنی زەختی لێ دەکە ئەتو زەخت لە لایەک دەکەی دەبی بزانی کار ئەویش دەست لە بۆ وەرەقە دەبە کورە هاوڕێیان مە خەڵک لە ڕێکخرا و شت لە گەرمان بۆ یەک کەس بووە ئێمالمان کردی هەزار سەرێشەی لۆ دروست کردینە یعنی هەموو کەسە کاردانەوەی دەبی تۆ تەنگ بە خەڵک دەچی مەسەن ئێستا برسیتین هەیە پسێ ماگەم ئاژنە دزی زۆر دەکا خیانەتی زۆر دەکا بێکەڵکی زۆر دەکا زەلام کوشتنی زۆر دەکا تو یعنی برسیبوون بکە بەرتیل زۆر دەبی لەشفرۆش و گەوات زۆر دەبی قۆڵ بڕین زۆر دەبی مەسەن ئەوە قانونە قانون تۆ پارتی وێچێتی جەوەچیان دروست کردیە بە ڕێزان خەڵک هان دەدەن لە بۆ ئەوەی کە پەنا بۆ تون دوتیژی کۆدەتا ببا ڕێگای تر ببیر تۆ انتخابات هیچ استفادەی نییە خۆپیشاندان هیچ استفادەی نییە هەموو خەڵکەوە دەبینین دەبی ئەڵە بە زەبری چەک ئەوەیە ئەزمموی خوشی تەرچی دەبی هەموومان چەپڵەی لۆ لێدەین ئەزمموی بازیان دەبیت چەپڵەی لۆ لێدەن ینی خەلەکە لێرەدایە پارتی وێچێتی وا دەکەن و دەوڵەتانەش دێن دەیان قۆزنەوە کارەکتەریان دەکەن هانیان دەدەن تەژیان دەکەن شەڕەکانی خۆیان پێ دەکەن بەس چێ مسەببە بێعقلی باشوش بێعقلی ئەو چار پێنج منداڵ و تاڵە هەن هاتینە سەر حازرەکی لە پاڤلی لە مەسرووری لە قوبادی لە نێچیریش من ئێستا یەک نمونەی نێچیریان پێگوتم بەر لەوەی بێ تەسەورکەن ئەمن هەم دەزانی نێچیر مەسەلەن نێچیر ئەمریشەکان دوێنێ لە گەری دانیشتن ئێستا دێنە سەر ئەو خەڵەش دێنە سەر ئەوەی زۆر پێیان ئەوەیە بەڵام یەکێک لە ئاگر خۆشکەرەکانی ئەو شەڕە بووە چۆن شێخ زەعفەر هەموو چیرۆکەکەی لۆ جێڕایەوە بۆ ئەوەی گوتیتی لێیگەڕێن ئەوە لاهور کەتە ناو گەمەکەی چاڵەکەی با مەسرووری ئامۆزاشم بکەویتە ناوێ چکو ئەو دووە منافەسە یەکتریان ها خینی یەک دەخۆن نێچیر لێیگەڕایە شێخ زەعفەر هەموو معلوماتەکانی لۆ نێچیر جێڕایەوە چ بووە چ نەبووە ئێدر لێیگەڕایە ئێستا مەسروور و ئەوە مەسروورش کەتە ناو ئەو گەمەی مەسرووریش کە ئەوەیە بۆ ئەوی خەتەکەی مەسرووری دەگمەشێ لەگەر پاڤلی بەینیان ئەوەندە خراپی نێچیر بواری دەوری هەبوو شێخ زەعفەر یەکێک لەوانە سیخوڕی لە بۆ سیخوڕیە یان هەموو لۆ جێڕایەوە هەرچی هەبووە چۆ لۆ نێچیری جێڕایەوە نێچیریش بگوتی ئەوە لاهور لە ناو گەمەکەیە
أنا حمومنا يعني كاس بير لا برجوندي بالله ناكاتو هر يك بير لو دكاتو تبيجي كم دبي تن ملي أي برام دشة شيز جنزي كرت أما خمي جنزة كما أما خمي شاري سليماني ما أو إرهابي لسري دايتي بس أوانا نا قازان زكاة قازان زكاة لو شريك دروز دبي وكو لا أوكرانيا لا غزة لا نعزام لا شيء تجاري شرط سجان دفروشي هر يك ولا قازان زك دبيتن بويا أوي نقطك بهرحال يعني الشيخ زعفر أو دورة خرابة ديتيا ونيتير أو بوا أو مسرور أو بريك لقى تركيا نزيك ولا بافل لقى إيراني حشد نزيك كمان روسيا كم قلتهم يعني أوكي شيخ قيس خاص علي وقلتي أوكي هذه أمريكا دي إيران قريبة جدار برانجي ولا بومي كذب قد من أو نبي وياك بلو بسمسك كاتشهم هندي زار مدال الشيخ زعفر خلاص كاك بروابك نقد إستا نقد ويني تن روجك روحي تشو الشيخ زعفر الأزاني كتمشي كديا روحي تشو بوي دا ترسي دوين نويرا بو بافل نارديوا دستي بسري دادني تر نازم كنجي أو تشي كان أو بي أو دي دكا يعني أولنية يعني تو نتيتو معناه أو بتوا بالريالي دا انشقاق كان ندا ترسي تلفون شيلو دي دالين إنسان مثلا قباد ومسرور دو آجر خوشكري أو شربونا بوزاني إلى لازار حد شان أو درينا حد شان لدريبن بس رنجي أو وقت يسامق صدقم 6 ساعات كقباد بقاته هوليري مسرور بقاته هوليري يعني رجلي صلاحي بس ألو ماوي سنا أوروبا خوان شارتوا كل أو مسرور أو كردستان أو بناو سروش حكمته لتسوز عقدايا معاجنيا شر الشيعة أو السنة ودس بيدك خلق له أزمة خريج صفا ومروي خوتي بالرواب كان بمنا قوة تا استهار خريكا دي داركي ترامب بكشي بيورناشي فإسان يتصيرش لرن كتو دوية أو أنا تساقيتن يعني بزدي بس بير لقازان زي اشتشي شكلي دا كان أو بيجي خوانا كل بابا خلق برسيا كل بابا قزي كرد وزعي خرابة من لبأمني هاوريان رجعوا ديان غلطية بس بزان سياري كريشي جوانا يك رفتارناك أمريكا وإسرائيل ليتو ربي يك رفتارناكن لنا وخوان ششان أنا كساوند مشكلة لقى تركيا وبارتي الأدرس دكان دستيان بسري داديني دستيان بس باشوش بالعكس خريجنا وخون شرعين وك شرنا وخو بالرابك وإلا لازار بشكل شرنا وخو كاتشخم بشكل وشرا كل يك حزب يك دامو دزقابون هاوري يكن أول يكتريدتن ليكتريدتن أما دجي أو شتينيت بمدلات واو هاوريان أمريكا كان أو دو سيروزة سندين كوبنوان لغاني تير كرديا لبر أوي سروشي هري لبر أوي لها مانز مع لوسترو ببيتزا أو ترى يعني أقريب كايا بس خوي بمان دي لابشان دا بالرواب كان نتير بيانغوتيا وزقي هي من لحريم دوي نامانوي ناماني شرما لو منطقي ناوي تا أنا أمريكي خوناتي لغا مسعودي ببلي يك داب مش لبر أو لغا دامو دزغاي فرمي لبو فرمي قصة لكاتنا فرمي لبو فرمي أو بناو رئيس الجمهورية بيانغوتيا دبي وزعك هي من بتو شرما ناوي بويا نيتير دوين زور خولي أو دو روجي زور خولي دا بتابتي دوين سنزار بمسعود بارزاني قوتيا آفا دابخ يعني أو زماني دابخ شر دروز دكا آفا كنالي هشت يعني دورش زخرب يعني دي لا بكشتن داني خلق لا جورا كردني طبعا هوراز قول بيبيت دلهم روجك او كو جمان بانجو كرت لو سيكاسي برواك حكايتك او ندخوشا او ند بيان راب واردبون او سيكاسا وامن دا زامي شتيش نبون آوا هوراز چون بيان راب واردبون او لستان لو دروس كردبون بس قلت انا من استبع اسمك بخوابر آوریان با آوان راب ورد او لیست سیکاسیان نبود درست کرد خویز گلک زور کجایا بلام با آوان راب ورد با رسمشتن برند ده 12 نکته خوشی درست گرنگ نتیر زور دعوی کردیا با مسعود وارزانی دوینه دوست زد پیگوتیا آوا ابو زمانی بردوام بیت داعش لأمرزن دي دبتوا لأمرزن بوجاني أمريكا كان هيمنيان دوي أوروبا هيمني دوي UN هيمني دوي نك هيمنيان دوي لأن كاكلو حكومة بيجنان يعني استا حكومة العراق بارش داية لبو انتخابات لو حكومة بيجنان يعني سبب يتيا لو لنا ويكتري تقدري بردبن أنقو داوي زبل حمرين دكان كتير سليماني وهولي روات تقدري بربونا بالرواب كودور سيروشي أو أنا كاتبنا بري لكتري دبن
یەکتری دەدەن عینەوە شەڕی ناوەخۆ ئەوەی لالەزار هەموو کوردستان دەگرتەوە دەبەرەوەی ئەوانە هەموو مێشتیان هیچی لەسەر مافی خەڵک نییە دەستکەوت قازانس موئامەرە شەڕیانە لەسەر چێ پارەی زیاتر بی چێ مارکی زیاتر بی ئیتر لە تەک ئەوە دێن ئەو سوپایە کۆیلەیە ئەو هێزە چەکدارە بەربەریان تێکدری بەردەدەن یعنی دوو کەسی عاقڵ نییە بڵێ بابە ئەو تۆقیتەی کە خەریتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕێ کورد دەبی یەکگرتووبی لەگە ئەو تەختیتەی دژی ئێران و تورکیابی کە دەیانەوێ ئەمریکا و ئیسرائیل و ئەوروپا لە قازانجی خۆیان دانەوێ بەرامبەر کورد بیان کەنە قۆندەرا یعنی تورکیا و ئێران دەبینن لە چه ئەزمەکن سووریا لە چه ئەزمەکە حتا عێراق وەزئی باش نییەوە لە حەشت دەدرێ لە جیاتی ئەوی کوردی یەکگرتووبی ڕۆژ ئاوا و باشوور تەنسیق دەکا باکوور قازانج دەکا لە بریەوە خەریکی کەتینە ناو گەمەی تورکیا و ئێران هەردوو بەرە نقطەکە ئەلێرەدایە ئەمریکا و ئیسرائیل لە بۆ ئێمەیانە یعنی بەجددی لە بۆ خۆیانە لە بۆ ئێمەشیانە ئەڵێن کاکەنگو داوای جەبەل حەمرین دەکەن کەچی لە سلێمانی وا تێکدری بەربوونە کەتینە گیانی یەکتری خەریتەی منتیقەی دەگۆڕێ هاوڕێیان هەتا یەک دوو ساڵ کە هەروە بەردەوام دەبی بزانە ڕۆژ ئاوا چەند بە جوانی یعنی یاریەکە دەکە ئەوانیش خەریکن و شەڕ و بگریتون بۆیە واز بینن لەو خەبەرەی ئەوە ئەو گیرا ئەوە وابوو کاکە فۆکس دەسەوە بکەینەوە موچە استراتیجی قومی کورد ئەو دوو خاڵە گرنگە بەهەرحاڵ مەسعود وازام قسەک زەختی کردیەوە ئەو کۆبنەوەیان بە مەکتەب سیاسی پارتیش کردوێنە ئەمریکی شتەکان زەختیان کردیە عاقڵ دەبن عاقڵ بن عاقڵ نابن ئیتر ڕێگای کە دەگرنە بەر ولا مسرور بارزانیش زۆر پاسن کە سەرۆشی حکومەتە لە بڕی دەورێکی هێمنکەرەوە ببینی دەورەش خراپ دەبی ئاگری ئەو وەزعی خۆش کردە ئاگری ئەو وەزعی خۆش کردیە بڕوا بکەن هاڕێن و هانیان دەدات یعنی هانیان دەدا و بەس بیر لە ماکتی خۆی دەکاتەوە قەت وەک سەرۆک حکومەتێک نەیتوانی لەو ماوەی ڕەفتار بکە هێمن بی شەڕ بکوژێنتەوە ئەو پاڤل لەگە سەیریان بکەی یعنی ئەزانین چێ بەس هەوڵ دەدەن لە ئێمەوە لە بۆ ناوە خۆیان ئەرهاب پارە بکڕە بێدەنجیکە بە ئەرهاب قەت بیلەوە ناکەن دەست بە سەری ئەو میلەتەدا بینن مەسەرەن هێمە مشکلەکە بی چارەسەری بکەن ڕۆحی تەسامحی ماندێلانیان هەبیتن نا هەرچی دژمە بڕۆ لێیدە بیگرە بیکوژە دیتان ئەزمموی عەقڵی پاڤلی لەوەی بەرامبەر چێخوا دێرینی بگرە لەوەی شەوی 21 و 22 سلێمانی بگرە مسرور بارزانیش لا غنی عن التعریفە بۆیە وەزعەکان ئەمریکیەکان زۆر توندن لەسەر ئەوەی نابی شەڕبی هەموو ڕێگریەک دەکەن ئیتر ئەمە نازانم چەند پێیان ئەگەرنا داعش وا زیندی دەکرێتەوە بۆ زانیاریتان داعش بۆ گیانی حەشت و عێراق شیعە و ئێران زیندی دەکرێتەوە چکو ئەوە دایانەوە یاسای حەشت تێپەڕێنی یاسای حەشت تێدەپەڕێنی کاکە ئەمریکاش 100 کەرتت لۆ دەردەنی لەگە ئیسرائیل یەکێک لەوانە کارتی داعشە کورد بەیا هەرێم عاقڵ نەبی جگەلەوەی زەربەی قەومی پێدەکەوی بێبەش دەکرێن لە استراتیزی یعنی لەو ئەوەی یان بەدیلەشیانەوە دادەنن کە هیوادارم مشکلە بێ بەدیلیە من ئەزانم بڕوا بکەن هاوڕێ بەدیلە کە بایەکو گۆڕانی 2000 دەمەک بوو شاپ لە مسرور ئەودرا و ئێستاش بیر لە گۆڕینیان دەکرێتەوە بەس ئیتر نازانم کو دەکرێت کو ناکرێت بەس وەزعیان زۆر شڕەها یعنی لیان نامرتاحن کاکە لە دەرێنە 2003 و ئەنگۆ هێستان یەک نەگرتێت تەسەوڕکەن مناو قسەیە دەکەم بۆ یەک پارتیۆشتی بزانین UN پێی گوتینە یعنی ئەنگۆ ئەوە عێراق ڕووخا ئەوە ئەمریکاش وەزم پێی ئەوە عێراق ڕووخا هێزی ئەو زارەی پارتی دەچیانێشێتی خۆکو 2003 نین هاو بەش بن چ دەکەن یعنی ئەوە چاوەڕێ دەکەن حکومەتی عێراق بڕوخێ یعنی مەعاش نادەن مشکلە دروست دەکەن ئێ باشەوە حکومەتی عێراق ڕووخا چ دەکەن دوای هەندی کو مەعاش دەدەن ئەنگۆ دەچن حکومەتی عێراق وەچی 2003 دەگرن یعنی هەموو لە ئەگلیان زۆر بێزارن بەهەرحاڵ ئەوانە پارتی گرە و لەسەوە دەکە ئێران دەڕوخێ لە کاتێکدا ئێران دەگوشرێ ناڕوخێ دەگوشرێ ئەنی ئاوانیە کلک و باڵی دەکەن تورکیا کلک و باڵ دەگرێ کەسیان ناڕوخێن ئەو هەردوو لە بەکاریان دەینن بۆیە شەڕەکە لەسەر ئەوەیە ئەمریکا و ئیسرائیل لە ئێستا نانەوێ یعنی کەس بە من نەڵێ ئەمریکا و ئیسرائیل وڵاتێکی مرۆڤ دۆست و نازانم نا لۆ قازانجی خۆیان پێویستیان بەمەیە بەس ئەتوش لە منتیقەی پێویست بەوەیە
بەوەیە کاکە لەو گردەی بپەڕیەوە تا ببیە قانونی بکەوێ ناو ئەندامی نەتەوەی گرتوەکان قانونی نێودەوڵەتیان کورد هەندێک حقوقی دەستوری بەدەست بینێت تایبەتی لە ڕۆژاوە ئێکاچ خۆم لۆ ئەو زەوەی دروست دەکەن هەریەکەتان بووینە مقەشی بەردەستی لایەنەکی دەرەچی لە شەڕەکەشیان هەمووی لەسەر ماکتە هەمووی لەسەر ئەوەیە ڕێز لە یەکترن یعنی کاکە دوو ئامۆزانە دوو بەرە بابن نێچیر و مەسرور لەولا لاهور و قوبات ئێخۆ لە پارتیش ئەوە نێودا پێتان دەڵێم نێچیر بەشدار بووە لەوەی لالەزار بەوەی کوو مەسرۆری ببڕتەوە داخلی ئەو گەمەی بکات تووشی مشکلەی بکات هەردوو لاوانە خۆ کەس بیر لەوەی سەرێ ناکات ببوورەوە برادێک بکەوەی خەبەری شێخ زەعفەری پێگوتم دوێنێکەوە بە کاکە شێخ زەعفەر دوێنێ دەترسا پاڤڵ ئیتر دەستی بەسەری دادێنی هەتا کەنجینەیە ناسانم بەس شێخ زەعفەر لە زۆر شوێن وتی کاکە دەبی چم لێ بکری ڕۆحی چووە بەخوا ئەوش خۆش ئەو ترسە لە دڵدا هەبی تا ئەن بڕوا ناکەم ئیلە ئەبەد شێخ زەعفەر ئەو ترسەی لە دەربچێت تا پاڤڵ هەبی هەتا پاڤڵ هەبی بەهەرحاڵ هاوڕێیان ئیشی ما وەکو دەنگانێک ئەبێ مەسەڵەن لە کەیسی لالەزار ئیشی من نییە بزانم ئەوە ژیرا ئەوە کوژرا ئەوە زۆر شتەیە ئیشی من ئەوەیە دش بەو ئڕهابەی شێوە چارەسەرە و ڕێگا دۆزینەوە عەقلی منداڵەکانی تاڵەبانی لە پاڤڵ و قوبات بم کە نابی بەو شێوێ زەبر و جەنگ بەکاربینن نابی کوڕی خەڵک بە کوشتن بدەن نابی بکەونە ناو گەمەی سیخوڕی لە پارتیش بە هەمان شێوە دوو ئێستا استراتیزێکی قەومی لە بۆ کورد هاتە ئارەیە لە بڕی ئەوی لەگە باشوور بن کورە بابە وەڵا ڕۆژ ئاوا نەمینێ ڕۆژ ئاوا نەمینێ بڕوا بکە حیسابی هیچ لە بۆنگۆ ناکرێ و ڕۆژ ئاواش دەبی زۆر بە حەزەر بی هەرچەند ئێستا ئەمریکا و ئیسرائیل و خەریکن دووبارە دەست بەسەر ئەحمەد شەرع دابینن لە تورکیای دەربهێننەوە ڕێککەوتن بکرێ گرنگ یەکشت بزانە لە ئێستا و ئایندە دەبی ئیسرائیل بباتەوە بەرەی تورکیا و ئێران دەدۆڕێ بەس کورد ئەگە عاقڵ بی بەشی باشی بەبەردەکەوی ئەگەر عاقڵ نەبی بکەویتە دژایەتی پرۆژەی ئەمریکا ئیسرائیل ئەوروپا لە مەنتیقەی وەزعمان باش نابیت قسەکەی من ئەلێرەدا لالەزار بەشێکە لەو ئەڵقایەک لە ئەڵقەکانی ململانەی ئەو دەوڵەتانەیە ئێران و تورکیا مشکیلە لە بۆ ئەمریکا و ئیسرائیل لە جەوی فۆزا دروست دەکەن ئەوەش تووڕێی ئەو دەوڵەتانە دەبی کەوا دەکرێت تو کورد ئاوت بکرێت ڕۆژ ئاوا بە جوانی یاریەکە دەکە بزانە چۆن لە بەرامبەر ئەو تورکیا زەلیلیان کردیە سوپاسان دەکەم هاوڕیان بۆ ئەو کاتێ لەگە منتان سەرف کرد زۆر سوپاس